ئەو کاتت باش و بەخێر هاتی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 35. لە لاپەڕە 35 گەیشتینە ڕاهێنانی 13، بەڵام لەبەرەوەی ڕاهێنانی 11 و 12ش وەک ڕاهێنانی 13ە، ڕاهێنانی 13شی تەڵ ناکەم، بەجێ دێڵم بۆ خوێندکاری ژیر. لەوانەیە دەست پێ دەکەم بە ڕاهێنانی 14. ڕاهێنانی 14 هەڵا لەکوێیە؟ ئازاد 9910 لە 23,000 دەردەکە و 12,090 بەدەست دەینی. 12,090. ئازاد لەکوێ هەڵەی کرد؟ دیارە هەڵەی کردیە، دیارە ئەو ئەنجامەیان ئەو جیاوازیە ڕاست نییە. ئازاد هەڵەی کردیە، دەبی بزانین هەڵەکە لە چێندەرە و هەروەها وەڵامە ڕاستەکەش بنووسین. کەوا بوو ئەو ژمارەیە دەینین، ئەو ژمارەی لێ دەردەکەین. ژمارە 23,000 ئەو ژمارەی لێ دەردەکەین 9910 بزانین چەند دەمێنێتەوە و ئازاد لە چێندەر هەڵەی کردیە. ژمارەکەم هینایە لە خانەم دانا هەتا ئاسان بی لێ دەرکردن. 23,000 5 ڕەنووسە، 9910 4 ڕەنووسە. بێگومان هەمیشە لە خانە یەکان دەست پێ دەکەین، دەڵێن سفری لێ بڕوە، بێگومان هەر سفر سفری لێ بڕوە هەر سفر. با بنووسین سفر لێرە. پاشان سفر ئەو سفرە یەکی لێ بڕوە نابی، لەبەرەوەی سفر بچووکە یەک گەورەترە. لەبەر هەندێ دەچین ئەو سێی خورد دەکەینەوە، نەتوانین سفری خوردکەینەوە و سفرەی تەنیشتی دەنا یەکەم ڕەنووس لە تەنیشتی ئەو ڕەنووسەی کە بچووکە دەبی خورد بکرێتەوە، بەڵام لەبەرەوەی سفرە نابی دەچین ئەو سێی خورد دەکەینەوە. سێیەکە دەبیتە 2، ئەو سێ نامێنێ خوردن کردەوە دەبیتە 2. لێرە دەنووسین، لێرە دەنووسین 2. پاشان یەکەم سفر لێرە پاش ئەوەی ئەو ڕەنووسە ئەو ژمارە خورد کراوە، یەکەم سفر هەمیشە دەبیتە 10، دەنووسین 10 لێرە. سفرەکەی دیکە دووەم سفر یان سێم سفر و چارەم سفر هەمیشە دەبنە 9. ئێستا کە خوردکردنەوە ئەنجام درا دەچین ئەو سفرانش بێگومان نامێنێن، باشترە هێڵەچیان لەسەر دانین هەتا چیدی بەکاریان نەهێنین. ئەو دەڵێن چ دەڵێن 10 کەم 1 یەکی لێ بڕوە دەمێنێتەوە چەند؟ دەمێنێتەوە 9. ئەلێرە دەنووسین 9. ئەو دوایە دەچین دەڵێن 9 کەم 9 لێ بڕوە هیچ نامێنێتەوە دەمێنێتەوە 0. 9 لێ بڕوە 0. لێرە ماوە چەند؟ ماوە 2 کەم 9 نابی، چونکە 2 بچووکە 9ش گەورەیە، لەبەرەوەی ئەو دووەی ئێرە دەبی خوردکەینەوە، کە خوردی دەکەینەوە هەمیشە کەم دەبیتەوە 2 دەبیتە 1. ئەو دووەی ئێرەش دەیلۆ زیاد دەبیتە 12. ئەوها دەبیتە 12. ئەوجە دەڵێن 12
12 کەم 1 دقە 1 خولەک ژمارەکان لە جێی خۆیان نامێنێن چونکە 12 ئەو 12مان هەیە 12 کەم 9 12 9 لێ بڕوە 3 دەمێنێتەوە ئەو یەکەش لێرەیە 1 کەم لێرەش هیچ نییە 1 کەم 0 ئەوەش 0 ئەگەر حەزمان لێبوو ئەگەر ویستمان دەنووسین 0 ئەگەر نادەڵێن ئەو یەکە هەروەکو خۆی دێتە خوارێ بەس دەتوانین بڵێن 1 کەم 0 هەر 1 دەنووسین 1 لەو خوارەوەی ئەو یەکەی بینم کۆپیکەم هەتا لە خوارێش بنووسم 1 ژمارەکە بووە چەند ئەگەر ئێستا تەماشای ژمارەکەی خۆم بکەم بووە 13090 ئەوە ژمارە ڕاستەکەیە ئازاد چەندی بەدەستی نابوو ئازاد 12090 بەدەستی نابوو کەواتە ئازاد لە جێیەک هەڵەکی کردیە هەموو ڕەنووسەکانی ڕاستە تەنیا ڕەنووسی لە جیاتی بنووسی 3 نووسیتی 2 لە کاتی لێدەرکردن لەوێ هەڵەی کردیە 12090 بەخۆی دەبا بینووسی با 13090 کەواتە لە کاتی ئەوەی ئەو 12ی 9 لە 12 دەرکردیە لە جیاتی بنووسی 3 نووسیتی 2 هەڵەکەی ئازاد لەوەیە با بگەڕێنەوە لای ڕاهێنانەکان ڕاهێنانی چواردە تەواو بوو ئێستا دەچینە لای پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە دوو ژمارە هەیە دوو ڕاهێنان هەیە 15 و 16 ئەمن لێرە ڕەنگە تەنیا 15کەی شیتەڵکەم 16کەش دەهێڵمەوە بۆ خوێندکار ڕەنگە ئەو بەس تەنیا ئەو 15ی شیتەڵکەم ڕاهێنانی 15 2624 کۆ 2981 بێگومان هەمیشە لە خانەی یەکان دەست پێ دەکەینەوە خانەی یەکانە دەڵێن 4 کۆ 1 دەکات چەند 4 کۆ 1 دەکاتە 5 دەنووسین 5 لێرە پاشان 2 کۆ 8 دەکاتە یەکسانە بە 10 بەڵام نانووسم 10 ئەوها چونکە 2 ڕەنووسە تەنیا سفرەکەی دەنووسم لە خانەیەکانە یەکەکەش لێرە دەنووسم کەوابوو تەنیا دەنووسم سفر لێرە یەکەکەی دەنووسم لێرانە دادەنێم ئەو یەکە لەگەڵ خانەی سەدان کۆی دەکەمەوە ئێستا دەچمە خانەی سەدان ئەو خانەی سەدانە 1 کۆ 6 7 7یش کۆ 9 16 شەشەکەی دەنووسم یەکەکەی لێرە نانووسم لێرەی دادەنێم لێرانە دەنووسم 1 ئەوزە دەچمە خانەی هەزاران 1 دەنا 1 کۆ 2 3 کۆ 2 5 دەنووسم 5 ئەو ژمارەی بەدەستم هات ئەو ژمارەی دروست بوو یان با بڵێن سەرجەمەکە بووە چەند بووە 5605 5605